زۆر ئەستەمە گەمژەکان ڕزگار بکەیت لەو کۆت و زنجیرانەی کە بە پیرۆزی دەزانن. نووسەر و فەیلسوفی فەڕەنسی ڤۆڵتێر وا دەڵێت ئازیزان شاد بووینەوە بە دیدار و خۆشەویستی ئێوە. زایەڵی داهێنان هەمیشە بە هەمە ڕەنگی و ڕاپۆرتە جیاوازیەکانیەوە دێتەوە دیداری ئێوە. خانمانی بەرازیل ئەم کەرنەڤاڵی سەما و موزیک و گۆرانیە دەکەن بە بڵنگۆیەک بۆ ڕخنەگرتن لە حکومەت و توند و تیژی دژی خانمان. هەر لە دەستپێکیکردنەوەی کەرنەڤاڵەکەی 2020 گروپی کەرنەڤاڵی مۆڵهێرس ڕۆداسی سەرشەقام گۆرانیەک بنمایش و سەما و ئاراستەکردنی پەیامی دەستدرێژی سەکسی شێوازی ئێوەیە نمایشێکیان ساز کرد. ئەو سرودە فەمەنیستانیەی دەڵێنەوە کە ژنانی ئازادیخوازی چیلی دشتند و تیژی سەکسی و تویانە. هاوکات کۆمەڵێک نمایشی سەما و گۆرانی و میوزیک ناوەندی شارە ڕەنگینەکەی ڕیۆ دۆ جانیرۆی بەرازیلی ڕازاندۆتەوە، بەڵام کەرنەڤاڵەکەی ئەمساڵ ڕەخنەگرتن بوو لە حکوومەتی بەرازیل. بەشداربووانی کەرنەڤاڵەکە بە گۆرانیەوە دەیانوت دەسەڵاتی پیاوسالاری دەمانبات بەڕێوە، ئێوە دەستدرێژیکەرن، ئێوە دەستدرێژیکاری سەکسین سەرۆک. دامەزرێنەری کەرنەڤاڵەکە ڕیناتا ڕۆدریگز دەڵێت ئێمە لە کەشێکە دەژین بێ ئەندازە پڕە لە توند و تیژی، کۆمەڵگەیەکی مەترسیدارە بۆ خانمان. ئێمە ئەم کەرنەڤاڵەمان هەر لە ساڵی 2014 دەست پێ کردووە و بەکاری دەهێنین بۆ شەڕکردن لەگەڵ ئەو دەنگانەدا. ئێمە هەمیشە دێینە سەر شەقامەکان تەنها لەبەر ئەوەی لەبارەی ئەو پرسەوە قسە بکەین، واتە پرسی هەراسانکردن و توند و تیژی سەکسی دەش بە خانمان. کاتێک بەسەر کێوێکی بەرزدا هەڵدەگەڕێیت دواتر ئیتر دەبینیت چەندین کێوی بەرز ماوەتەوە بەسەریاندا سەر بکەویت. نلسۆن ماندێلا وا دەڵێت ئەو لە کارەسات و کۆمەڵ کوژی و مەرگ ڕۆح دەگاتەوە بە بەرگی تابلۆکاندا. لە کیمیابارانەکەی هەڵەبجەدا دایک و باوک و خوشکێکی لەدەست دەدات، بەڵام هەڵەبجە هەر بە زیندویی دەمێنێتەوە. ئەوان درەختەکان گوڵەکان لە ڕێگەوە دەردێنن، بەڵام وەرزەکان ڕەنگەکان هەرماون. حەسەن موراد لە ناخەوە ئازاری نەتەوەیەک بە تابلۆ دەنووسێتەوە. حەسەن موراد کیمیابارانی هەڵەبجە دایک و باوک و بەشێکی زۆر لە ئەندامانی خێزانەکەی لێسەندووەتەوە. لە ئاوارەییدا وێنەی کێشاوە و ئێستاش کاریگەری تراژیدای هەڵەبجە لەسەر بەرهەمەکانی هەیە. ئێمە ئایلێ خۆمان کە پێگات بووین لە سێ خوشک و 4 براو باوک و دایک بۆیەوە کیمیابارانەوە دایک و باوک و خوشکێکمان لەدەستە لە ڕێنمایندەکانەوە کۆمەڵە وەرەقەتە وزایکرا بە کاغەز و قەڵەم بۆیە بەسەر ئوردوگاکەیە داوایان لەو مناڵانە کرد کە ئیش بن لەسەر کیمیابارانی هەڵەبجە ڕەسم بکەن. ئەو کاتە بیرمە ئیشێکم کرد لە خەیمەیە باسی کیمیاباران بوو بەنسبەت منەوە، ئەوە گەورەترین قەزیە بوو هەر لەو مناڵیەوە. ئێستاش لە خەیاڵمایە کە 2 مناڵم دروست کرد و دەستێکم لە سەریانە دروست کرد کە دەستەکە حەجمەکەی زۆر گەورە بوو، سێبەری کردو بۆ 2 مناڵەکە. ئیتر لە ناو گەورەکانیشا ئەو باسە ئەکرا کە ئەم کیمیایە عێراق وەشاندوێتی یەنێکی ژیان ئێران وەشاندوێتی. من بۆ خۆم درکی ئەوە مەبوو کە عێراق بووە، دەستکەم کردو بە ئاڵای عێراقی ئەو کاتە. حەسەن موراد بەشێکی زۆر لە بربەستەکانی بەردەمی تێک دەشکێنێ. دوای تەواوکردنی کۆلێجی هونەر دواتر کار لەسەر هونەری هایپەرڕیالیزم دەکات، بڕیارە لە ئایندەیەکی نزیکیشدا پێشنگایەک بکاتەوە بە چەندین قەبارەی جیاواز. هەندانی چەندین مامۆسا و پسپۆڕی شێوەکاری کە پێیان باش بوو. من تواناکانم زیاتر لەم بوارە هونەرەیە بخەمەگەر ئەویش هونەری هایپەرڕیالیزمە کە لە 2000کانەوە هاتوێتە ناو کوردستان و ئیشی لەسەر ئەکرێ. بەڵام بەو پێی کە بەو شاید حاڵان کە ئەوترێ لەوەی ئەم شێوازە تۆزێ دەگمەن بێ لێرە
بۆیە پێم باشە گرنگێکی تەواوی پێ بەم و تاوانە شوێن بگرێ ئێستا لە ئامادەکاریان بەردەوام خەریکە بووم و هونەری هایپەڕیالیزم هونەرێکی جیهانیە هونەرێکی پۆزمۆدێرنەیە کە ئیشەکە لەسەر سەر و واقع ئیشەکە لەسەرەوەی کە کامێرە چۆن ئیشەکە ئەمیش تقریبان تەحەدایەوەکە بەڵام من هەر نامەوێتەنە لە ڕووی سکێڵ و لە ڕووی جوانیەوە ئەوە بکەم ئەمەوێ لە ناو ئیشەکانیشا پەیامێکم هەبێ بەڕاستی بە تەنها لەسەر لایەنی تەکنیکی ناوەسمەوە کە تەنها لە ڕووی تەکنیکیەوە ئەم ئیشێکی باش بێ ئیشێکی چۆناڵی لە پێشەوە بێ ئەمەوێ لەگەڵەوەشا هەڵگری واتایەک بێ. حەسەن موراد لە ناو هەڵەبجەشدا چەندین پرۆژەی دیواربەندی دروست کردووە کە بەشێکیان خستنە ڕووی مێژووی هەڵەبجەن و بە هاوڵاتیانی شارەکەی ناساندووەتەوە. من لە مەجای ترشایشم کردووە بۆ نمونە دیواربەند لەم شارەیە لەوە چە تاسە نزگەی دە دیواربەند زیاتر ئیشم لەسەر کردووە هەنێکیان پێویستی بە نۆژەن کردەوە بووە کردومەتەوە هەنێکیان دوای چەند ساڵێک بە مروری زەمن ڕەنگ و شتەکەی نەماوە جارێکی تر دروستم کردوێتەوە یەکێ لەو پرۆژانە بۆ نمونە ئەم پرۆژەیە کە جاران کازیوەی مناڵان بوو ئیشم بۆ مناڵان لەسەر نەخشاند بوو لە ئێستا بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجەیە. حەسەن موراد لە ساڵی 1970 لە گوندی خەرپانی ناوچەی هەورامان لەدایک بووە. لە ساڵیادەکانی کیمیابارانی هەڵەبجەدا بە چەندین پرۆژەی جیاواز بەشداری کردووە. خاوەنی 30 پێشنگایە لە ناوخۆ و دەرەوەی کوردستان و چەند پرۆژەیەکی هونەریشی لە مۆنومنتی شەهیدانی هەڵەبجە ئەنجام داوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. مرۆڤایەتی دەتوانێت موشک دروستکات بۆ لە ناوبردنی تەواوی مرۆڤایەتی و سروشت، بەڵام ناتوانێت موشەکێک دروستکات بۆ کوژانەوەی ئاگری جەنگەڵەکان و ڕزگارکردنی ئاژەڵ و پەلەوەرەکان. کۆنتڕۆڵکردنی ئاگرکەوتنەوە گەورەکەی ئوسترالیا هەر ئەستەمە و ژیانی 1 ملیار ئاژەڵ و پەلەوەر و گیانداری خسۆتە مەترسیەوە، بەڵام خەڵکی ئاسایی ئەو وڵاتە لە هەوڵی ڕزگارکردنی ئاژەڵەکاندان. ئەم ئاگرە بەربڵاوی لە کۆنتڕۆڵ دەرچووە هەڕەشەی لە پەناگەی ئەم هوشترانە کردووە. ئێمە هەوڵێکی باشماندا بۆ ماوەی 6 کاتژمێر ڕامان کرد بۆ ئەوەی لە ئاگرەکە هەڵبێن و فریا بکەوین. هەر کە گەیشتینە ئەم جەنگەڵە لێرە هەندێک لە شوێنی ئەسپەکان ئاگری گرتبووە مانزانی تووشی گرفت دەبین. لارن کریس 16 ساڵ لەمەوبەر پەناگەیەکی ئاژەڵانی لە نیو ساوت وێلز دامەزراند کاتێک ئاگرەکەی لە خانوەکەی نزیک دەبووە. کڕۆس دەڵێت ترسام و بێئومێد بووم. گەیشتینە دوا بڕیارێک کە دەواازەکە بکەینەوە بۆ ئەوەی هەموو حشتەکان بڕۆن. ئەوەش بە جۆرێک ئازاری دڵمیدا چونکە وامزانی ئەڕۆن بەڵام نەڕۆیشتن ومانەوە و ئاهەنگمان لێرە گێڕا. لارن دەڵێت ئاهەنگی ئەو ئاژەڵانە ڕووی نەدەدا ئەگەر هەندێک لە هاوسێکان بە دەنگداواکاری یارمەتیدانەکەەوە نەهاتبان. بانگەوازێکی هاوکاریم هەڵواسی و تێدەداوام لە خەڵک کرد بۆ ئەوەی بێن یارمەتیمان بدەن لە گواستنەوەی ئەم ئاژەڵانە. دانیشتوانەکە گربوونەوە و خەڵقان بە هەموو ئاراستەیەکدا دەڕۆیشتن شتێکی سەرنجڕاکێش بوو جاهتا بکرێت توانیمان زۆرترین ئاژەڵ دەرباز بکەین. خانوبەرەکەی کرۆس و هەندێک لە ئاژەڵەکانی دەربازی ئاگرەکە بوون بەڵام ئایندەی ڕەشە وڵاخەکان کە دەرباز بوون ئاسۆیان کەمترە. کاریگەری ئەماگرە درێژخایەن دەبێت کۆتایی هاتنیشی خێرا نابێ باشترین شتێکیش کە بتوانێت کێشەکە زۆر کەم کاتەوە بارانبارینێکی زۆرە وەلێ بەداخەوە هەواڵی کەشوهەوا هێندە دڵخۆشکەر نییە بۆ بارانبارین. جوتیارانیش دووچاری دڵا ڕاوکەی زۆر دەبنەوە چونکە کاتی چنینەوە دەست پێ دەکات کە بتوانن چی ڕزگار بکەن یا بەپێچەوانەوە. ئاگرکەوتنەوە لە جەنگەڵەکان لە ئوسترالیا نائاسایی نییە بەشێکی بەهۆی شەپۆلی گێرما کە تۆمار دەشکێنێت لە مانگی نۆدا. وەرزی ئاگرکەوتنەوە زوو دەستی پێکرد و بە شێوەیەک بەرپابووە کۆکۆتایی لە ئاسۆدا بەدی ناکرێت. سەرباری زۆری شتومەک و کەرەستە هاوردەکان لە هەرێمی کوردستاندا، بەڵام کارداری خۆماڵیەکان هەر بە عیشقەوە ئاسنی گەرمی بژێوی ژیانیان دەکوتن. سەلام باڵایی بۆ زایەڵە سەردانی شیڵاتزەی کرد و ئاسنگەرێک باز لە خەمی داهاتووی کاردارەکەی خۆیمان بۆ دەکات. ئاسنگەری کارێک گەڤنە دناو کورداندا چونکە پێدویên گوندان لە دەف ئاسنگەران هاتن چێکردن وەکە بڤر، داز، دەریاز، مرج و تەڤر و مەڕ و gelek ئالەتên dî yên girêdayî jîn û jiyara gundan. Malbata asîngeran li Komelgeha Şêladizê
di salên şestan da karê asîngeriyê kiriye û ta konûke di berdewam in. Lê dibêjin ku hêdî hêdî ev karê me yê beref nemanê diçît ji ber nebûna bazarê. خدای صناعتی دوساها ورقه سیانم هندک بین ورقه هندک بین مقص اما تینی بود دوسا یه دیجیس بین نایت اوا بو پیلا بو ببرا بو تبرا بو نجاخا بو مهولا تشتی بخیر هم چینوک حتی اصلا تجربه نکن هم چینوکن خدای حتی نکل ترکا پتتون نفردن بس با ویگوی وعدی هلوت یعنی نال ترکا چن نال بیری وعد ویگوی هویا اگه وقتی سا گندو ترکا پتتون نفردن چون خالقی ترکا هم گندو بون خالقی ترکا پتتا دامه سا گندو بس با ویگوی وعدی هلوت یا همه چیزی خدای روزی حد سه چهار روز دینه خدای دوستا که فروشینون نه بهاتنها کلوپلên biyanî bi taybet yên Sînî, bazarê kelûpelên xumalî nehêlaye ji ber biha erzantir e bi vî rengî keriste û aletên asîngerên xumalî çêdikin bê bazar tmînin û nahên firotin. Tiştên min aglaba Sînî ne. Tiştê xumalî me hey em şîn çêkin em me berê çêt kirin bes nike piştî tiştê tijarî daxilî Kurdistanê dibet. تشتي ما خمالي إمار روستياي تشتي صيني جي عالم جله رغبات دسج بأرزانية هاي كم نكت تشتي صيني نه داخلي دوه كبد تشتي ما أم همي بوري ما نشجر بعد تشتي ما دبوا ما بخوبيت بوري ما دبوا ما بخوبيتن يعني نكت جله شميتين نكت الفيري الصيني نا 5000 نا 6000 إما دوه كي 20000 نا بس يدوه كي مقاومة حتى إذا كنت أفيدي ترى تبو هاي بكيا سلام باڵایی دەنگی ئەمریکا دهۆک. ئەگەر ئازادی قسەکردن لێ بسێنەوە ئیتر بە ئاسانی دەتوانیت بێدەنگ بیت وەک مەڕ. سەرۆکی پێشووی ئەمریکا جۆرج واشنتن وا دەڵێت. ڕێکخراوی جیهانی گلۆبال فێست ماوەی 15 ساڵە فیستیڤاڵی موزیک و گۆرانی لە باکووری ئەمریکا ساز دەکات. ئەم ساڵ 12 گۆرانی بێژی لە کۆمەڵێک وڵاتی جیاوازەوە داوەت کردووە. بەڵام ئەم ساڵ هونەرمەندێکی کوردیشیان داوەت کردووە بۆ نیویۆرک بۆ نیویۆرک سیتی پەیامنێری دەنگی ئەمریکا بۆ زایاڵە لەوێ بوو. Organizasyona bi navê Global Fest îsal festîvala 15 a muzîkê di hola di Copacabana ya li meydana Timesê ya li New Yorkê li dar xist. Global Fest ku yek ji festîvalên herî mezin ên muzîkê ku li New Yorkê tên li dar xistin. Hunermendên cihê yên welatên cihê yên dunyayê û gelê New Yorkê digihîne bahev. Armanca Festivalê ew e ku hunermendên nû kevne şopên kem û berhemên xwe yê muzîkê bînin bahev û keşfên nû yên hevpar pêşkeş bikin. Ji bo festîvala îsal jî 12 welatên cihê hunermend hatin gazîkirin. Yek ji wan hunermendan jî Tufan Derince û Koma wî bû ku bi avayekî elektro muzîka kevneşopa Kurdî dike. Derince ku bi tembûra xwe bi muzîka xwe ya kevneşop dilê Amerîkayiyan geş kir ji dengê Amerîkayê re wiha xeber da. Ez tembûrvanim. Ez muzîka Kurdî çê dikim. Branşa min ser muzîka Kurdî ye, folklora Kurdî ye. Ez wî karî 20 salî dikim. Ez gelek serbilindim. Ez muzîka Kurdî, folklora Kurdî ez hatim ji bo muzîka Kurdî ez hatim New York. Gelek serbilindim yani.
ئەمێ ئیشەف لە لەیسیکا دیاربەکر ئامەد ئەزێ ژوەرە گرانی لێخم هنرمندێکی دنێ کورد ڕامانداری ژی وها پێیوی داخوازیان منی ئەول گۆ ئەز موزیکا کوردی لە نیویۆرک پێشکەشکم ئەڤایا سەربلنداییک بووش بۆ مە کووردا بناوێ کوردای ڕۆمەلڤێ دەمسترانن کوردی گوتنە و کولتورا خۆی کوردی لەبا وی ملەتی دەلال ملەتێکی پر باشە پر شێرینە فستیval ji bo ku bal bikişîne dabeşbûna dinyayê di platforma xwe de derfet dide hunermendan ku peyamên xwe bi tevê hêza muzîkê bigihînin girseyên rap. Emrî Pons ku tev li festîvalê bibû derheqê musîka Kurdî de wiha xeber da. Min gelek jê hes kir. Muzîkekî gelek kûr û dewlemend e. Ji bo ku mirov goh bide vê muzîkê divê xwe amade bike. Sinan Tunçdemir, Dengê Amerika, New York. بێئارامی چ هەژاریەکی گەورەیە هیچ برینێک دەم و دەست ساڕێژ نابێت بەڵکو هێدی چاک دەبێتەوە ویلیام شکسپیر وا دەڵێت فیستیڤاڵی زەوی بە ڕنگ و سەما و میزیک شەقامەکانی پاستۆیان لە کۆڵۆمبیا ڕازاندەوە ئەم ئاهەنگە لە پێناو زەویدایە و بەشێکی گرنگی فەرهەنگی کۆمەڵگە ڕەسەنەکانی ئەمریکای لاتینە. کۆلۆمبیا کەرنڤال ێک ji mezintirîn fîstevalên welatê Kolombiya ye ku bo mavê çend rojan gulan û cadên bajêrê Pasto tijî dibin ji rengan û lêzînên hemereng. ئەم وەک گروپێک ئەفرۆخڕڤە بۆین دا هەر کەسە ئاگادار بکەین کو ئەم چەند زیانێت گەهینە هەسارامە نەبتنێ ji ber pîsbûna jîngehê li her wisa ji ber em nizanîn çawa pêşveçûnê bikeyin. Li şeşî heyvaek li navenda nûmayişkirina fîstevala kevneşûpiya li bîranîna erdî û kulturê Indiyanî Amerîkiyên resen. 11 grûpên semakirinê di vê fîstevalê de berîkanê li ser du cihan dikin. Ji ber ku ev karnavala gelê Amerîkayê resen e divê em jî wekî gelê Amerîkayên resen giringiyê bidin vî cîhê ku pir xweş e û her wiha keyfa hemî dinyayê bi lêzîna me tê. Di vê fîstevalê de grûpên cuda ku cilkên şanazî pêkirineyên ala paçamama li berxwe kirbûn û li ser cadan dileyzîn û hijmareka zora xelkî ji her cihekî di hêneverê û beşdariyê têda dikin. Me divêt yek peyam bigehînîn ew jî zêdekirina hişyarkirina xelkê bi vê hesarê ew ku pêdiviye em çavexwe bideyne çi siruştê jîngehê giyanewar bajêr yan jî av ku girîngtirîn tişt e bû her kesekê li ser vî erdî. Armanca vê fîstevalê li bîranîna rêzgirtina wî erdiya wê em li ser dijîn û parastina jêderên jiyanê kareke divêt em hemî bi giring bizanîn. فیستیڤاڵی زستانەی ساڵانی نێودەوڵەتی بەفر لە ناوچەی هاربین لە چین سازکرا و بەڵام ئەم ساڵ پەیکەرە بەفرینەکان بە ڕەنگ و ڕووناکی ئاڵوواڵە گەشتیارانیان سەرسام کردووە بەڕادەیەک هەر بۆتە شاری گەلەری و یاریەکان. ئاهەنگی زستانەی نێودەوڵەتی بەفر و سەهۆڵ ئەم پشووی هەفتەیە لە هاربن لە چین سازکرا. ئاسمانی شارەکەیان بەشە بەنگی یاری ئەگرینەکان ڕازاندەوە. هاوکات پەیکەری بیناو یاریەکانیان بە سەهۆڵ دروست کردووە و بە پرشنگی ئاڵواڵای ڕەنگە جیاوازەکان ڕازاندۆتەوە. هەروەها تابلێ هونەرمەندەکانیان بەرجەستە کردوتەوە. ئەم شارە نزیکە لە سایبیریا و یەکێکە لە شارە هەرە ساردەکانی چین. هاوڵاتیان و گەشتیاران بەشداریان کرد لە 36 هەمین فستیڤاڵەکەی ئەم ساڵدا بە بەشداری چالاکی جۆراوجۆر و هەمەڕەنگ و هەروەها ئاهەنگی بووک و زاواشیان تێدا ساز کرد لە نێویاری سەر سەهۆڵ و مەلەی زستانەیی و هەروەها پێشبڕکەی پەیکەرە سەهۆڵبەندەکانیش. فستیڤاڵەکە ئەم ساڵ لەم شارە پانتایەکی 600,000 مەتر دووجایان بۆ تەرخان کردووە. هاوکات چەندین پەیکەرە سەهۆڵیان بە پانتایی 200,000 مەتر ڕازاندۆتەوە کە لە ماوەی 15 ڕۆژدا لە ڕووبارە بەستووەکەی سۆنگوای هێنراون بۆ ئێرە. تانیا فیسک گەشتارێکی ئوسترالیە و دەڵێت زۆر سەرسامە بە شوێنەکە و هەروەها دەشڵێت شوێنێکی دڵڕفێنە و هێندە نابێت بە خێزانەوە هاتوون بۆ ئێرە و
چالاکیە جیاوازەکانی فستیڤالەکە چێژبەخشن لە هەمووی خۆشتر خلیسکێنەی سەر سەهۆڵبەندەکەیە. من ڕقم لە جەنگە وەک سەربازێک کە تایدا دەژی تەنها ئەو دەتوانێت وەحشی گەری و بێهودەیی و گەمژەیی جەنگ ببینێت. جەنەڕاڵی لەشکری ئەمریکایی دوایت ئایزنهاوەر وا دەڵێت جەنگ چکارە ساتێکی گەورەی خوڵقاند بۆ سووریا. فلیمێکی دۆکۆمنتاری لە چاوی خانمێکەوە قوڵایی ئەو ئازارەمان بۆ دەگوازێتەوە کە جەنگ و مەرگ چ نەهامەتێکی نەبراوەیە لەو وڵاتە دەنگی ئەمریکا راپۆرتێکیان لەو بارەیەوە بۆ ئێوە ئامادە کردووە. بحەلب مدینتی حەلب باژارێ منە ئەvە کارێ منێ مرۆڤانیە هەر ڕۆژە مرۆ بەرۆڤەیەکێ دبین من نەتزانی دێ ژیانامە سەر و بمبە. ڕۆژنامەوان و عادەلکەتاب ژیانە خۆیان ڕۆژانە لە باژارە حەلەبێ تۆمار دکە دەدەمێ شەڕێ دناوبەرە ڕژیمە ئەسەد و سەرهێلدەیران دی ساڵە 2012دا دەست پێ کری. دەمێ من ئەف دیمەنە تومار کرین من نەتزانی ئازێ بکەم فلم لەما من دیمەن تومار کردن ji ber ku ez ya pişras bûm ku ez ê bêm kuştin min nedixwast ev çîrûke berze bibe. Filmê wê bi navê Force Sema pêşkêş e bû kiça wê Sema ku di nav wêraniya şer da ji dayek bû. Piştî zêdî 5 salan li Helebê Wead bi hezaran demjimêran ji dîmenan tomar kir. Demê wê dest pê kir ew xwendkar bû. Bişra şû bi doktorekî kir û bû dayek. Di van qonaxin jiyana wê de tomarkirin berdewam bû. Wan biryar da li bajarê wêranbûyî bimînin di hundirê nexweşxaneyekê de ku hevjînê Wead Hemza lê kar dikir. Wan çareseriya birîndaran dikirin ku piraniya wan jin û zarok bûn. Ez nekarim Wead ya deyk û Wead ya rûjnamevan ji hev du cuda bikem. Wead didezanîn ku tomarkirina van dîmenan ji bo wê wekû çareseriyeka derûnî bû. Demê wê hez bi neumêdiyekê dikir derbarê xwedîkirina kiça xwe, kamîra xwe heldigirt û dest bi tomarkirinê dikir. Sema. Behind every one of us there's a story. There's a lot of memories. Herek ji me çîrokek ya hey. Gelek bîranîn hene. û her wisa zarokatiyeka pir bi zehmet ta ku em geştîn vê qonaxê. Demê xelek li filmî dinêrin, ew dikarin hez bi heman serûber bikin. Piştî 5 salan, Wead di sala 2017 da bi malbata xwe re çû London. Li wêr wê girê bestek bi derhênerê bi navûbang Edward Watts dirisk kir ta ku filmê For Sema belav bike. Derhênerê Sûrî Firas Feyyad du dokumenterî li ser şerê Sûriyê dirûst kirin. Filmê wî yê duyê bi navê The Cave jiyana doktor û karmendin nexweşxaneyan di demê şerê Sûriyê de pêşbîner dike. Wî dîmenin rojhelata Ghouta tomar kirin ku di wî demî de ji aliyê rejîma Esed ve dihat bombebaran kirin. Ew roniyê dixe ser Doktor Emanî, jineka Sûrî ku zehmetiyan dibîne di babeta wek heviya jin û mêran de. زلمه يكون قد حاله يحسن يامن الادويه المستشفى اللي فيها مدير عم يقدر يامن ادويه ما عم تقلي ما لقيت الدواء لا هون ولا برا اصلا المراه ما لازم تشتغل نهائيا المراه لازم تقعد في البيت جن dikefte ber hêrîşan eger bibte rêveber û ev ya digel doktora Emanî çêdibin ew yekem rêveberiya nexweşxanê bû li Sûriye. Feyyad dibêje ku filmê wî êrîşa ji aliyê Rûsya û êrîşin kîmyawî yên rejîma Esed bi ser sivîlan dokûment dike. Wî her wisa dazanîn ku 400,000 kes di jêr zemînê de li rojhelata Ghouta dijiyan ji ber êrîşin esmanî û ku ji destpêka şer de taniha bi kêmî 200,000 kes li Ghouta hatin kuştin. هەموو ساڵێک لە پیرۆ هەزاران کەس کۆ دەبنەوە بۆ سیرکردنی شەڕەشەقی کۆمەڵێک گەنج. ئەم نەریتە بۆتە فیستیڤاڵ و لە پاڵیشیا سەما و گۆرانی خۆیان ساز دەکەن. هەموو ساڵێک لە شاری ئاندین لە ناوچەی کۆسکۆ لە پیرۆ هەزاران کەس کۆ بنەوە بۆ سیرکردنی شەڕی ڕکابەرەکان لە فیستیڤاڵە فەرهەنگیەکەیان کە بە تاکاناکۆی ناسراوە واتە فیستیڤاڵی دوو کەس لە یەک دەدەن و خەڵکی سێریانەکات. هاوکاتە فیستیڤاڵە لە ناوچەیەکی دیکەی شاری ئاندین ساز دەکرێت. ئەمە هەنگی شەڕەشەقە
وەک شێوازێکی کەسی لی دەڕواندێت بۆ پشتگوێخستنی کێشە و گرفتەکان و چوونە ناو ساڵێکی نوێەوە بە پێکەنین و خۆشیەوە ئەوڕۆکە پیاوان و خانمان و منداڵان بەشداریان کردووە لە ئاهەنگی شەڕەشەق و بۆکس هاویشتندا بۆ چارەسەرکردنی یەکێک لە ململانێ و شەڕەکانیان کە پێشتر لەسەر زەویزار و تۆمەتبارکردنی یەکتری بووە بە دزینی مانگا و ڕەشەوڵاخەکانیان هەتا پەیوەندی خۆشەویستی و ئەوینداریش. بەپێی بنەماکانی یاریەکە دۆڕاو لە گۆڕەپانەکە دەردەکرێت و دواتریش لە نێوان ڕکابەرەکاندا پاش شەڕەشەق و بۆکس هاویشتن پێشبڕکێ دەست پێەکە بۆ ئەوەی زۆر بە سەختی بریندار نەبن و زیاد بە دەموچاوی یەکتر نەگەێنن هەستاون بە پێچانی دەستیان بە پەڕۆدەسڕ هەر کاتێکیش پێویست بوو دەتوانن پێشبڕکێەکە بوەستێنن. هەر لە سەروەختی شەڕەکاندا و لە نێوان پشوەکانیشدا ئامادەبووان چێژ لە سەما و میوزیکی میلی و نمایشەکانیان وەردەگرن. زۆرێک لە پیاوەکان باڵندەی وشکرا و یان هەروباڵی باڵندە دەکەنە سەریان نمایش دەکەن. ئەو موزیکە فەرهەنگی ئەوان سەمای پێکەن ناوی والیایە. شتێک نییە بە ناوی شەڕی باش و ئاشتی خراپ شەڕ شەڕە و ئاشتیش ئاشتیە. بنیامین فرانکلین وا دەڵێت ماڵەوە تا دیدارێکی دیکە و زایەڵە و جوانێکی دیکە هەر شاد بە.